کاتێک میدیا بەرپرسیارانە مامەڵە ناکات و بە ئاراستەی هاندان بۆ ڕق و کینە کار دەکات، کێشە کۆمەڵایەتی و توندوتیژیەکان زیاتر دەبێت. بەتایبەت لەم دوایانەدا کە پرسی هاندان بۆ توندوتیژی لە بەشێک لە ڕاگەیاندنەکانەوە باشکرا دەبیندرا. بە جۆرێک لە پایتەختی گەشتیاری هەرێمی کوردستانەوە چەندان جار هێرش کرا سەر هاوڵاتیان و گەشتیارانی عەرەب. شارەزایەکی بواری ڕاگەیاندن دەڵێت کاتێک لە وڵات میدیایەکی نیشتیمانی نەبێت کە بە ڕاستەی ئاشتەوایی و تەباوی یەکسانی کار بکات، هەر ئەوەی لێ دەکەوێتەوە. لە کاتێکە کە میدیا ڕێک نەخرابێت بۆ ئەرکە نیشتمانی و هاوڵاتیەکان، چاوەڕێی لادان و چاوەڕێی هەندێک نابەرپرسیارەتیشی لێکەیت. بەڵێ ڕۆڵی میدیا ڕۆڵی پێکەوە ژیانە، نەهێشتنی جیاوازیەکانە، نەهێشتنی تونوتیژی و ڕەگەزپەرستی و لە پێناو وروشاندنی عاتیفەی نەتەوەپەرستی و دەرباسکردنی حیزب لە بەرپرسیارەتی ئەو نەهامەتیانەی بەسەر کووردا هێناوێتی لە بەشێک لە میدیاکانی نزیک لە حیزبێکی دەسەڵاتداری هەرێم بە جۆرێک وێنای خەڵکی عەرەب و عێراقی دەکرێت کە دوژمنی کورد و هۆکاری نەهامەتی و قەیرانەکانن. تەنانەت چاندنی تۆی ڕق و کین گەیشتۆتە ئاستێک خەڵک عەرەب و عێراقی بەکارکردن بۆ هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمیش تۆمەتبار دەکرێن. ئەم چاندنی ڕق و کینەیەش هەر ڕەفتاری لەم جۆرەی دژ بە عەرەب و عێراقی لێ چاوەڕوان دەکرێت. ئەبێ هەموو ئاراستەکانی ئەلام باس لە خزمەتی مرۆڤایەتی بێ، بۆ خزمەتی مرۆڤایەتی بێ، بەدەر لەوەی کەوا بە چ زمانێ قسە ئەکات، چۆن بیر ئەکاتەوانێت، چۆن ئەوێ بژی. یەکێکی تر لەوانە بازنەی نەتەوەییە. لە بازنەی نەتەوەیەتیشدا کە ئەمەش جەعلێکی خواییە، خوای گەورە بە مرۆڤەکانی بەخشیوە، بەڵام بە مرۆڤەکانی بەخشیوە بۆ ئەوەی لەگەڵ نەتەوەکانی ترە هەماهەنگ و هاوکار و تەبابن بەیەکەوە، بۆ ئەوەی کەوا هەمویان بەیەکەوە یەکتری تەواو بکەن، نەک بە شێوازێکی شۆڤێنی و ڕەگەزپەرستانە نەتەوایەتی بکەن. شتێکی ترسناکەیە لەوەی کەوا خەریکە ناکۆکیەکانی بینی کورد و عەرەبدا ئەبەزێ بۆ خوارەوە، بۆ سەر ئاستی تاک. یعنی عەرەبێکی بەسراوی ڕقی لە کوردێک بێ لە هەولەر یا لە سلێمانی، یا کوردێک لە خوارەوە ڕق دروست بکە بەرامبەر بە عەرەبێک لە بەسرا. بەرپرسانی کورد لە جێگەی پەنابردن بۆ چارەسەرکردنی کێشە سیاسی و ئابوووریەکان لەگەڵ بەغدا بەردەوام لە ڕێگەی میدیا و شەڕەدەنووکیان بووە لەگەڵ بەرپرسانی بەغدا. ئەمەش بەمە بەس بێت یاخودنا کارێکیان کردووە بغز و ڕقێکی گەورەیان لە ناخی تاکی کووردا چەندووە و هەر خۆشیان بەرپرسیارەتی ڕەفتار و هەڵسوکەوتی ڕەگەزپەرستانە لە ئەستۆ دەگرن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.